السلام عليكم خۆشەویستان دەمەوێت تێمان بگەن ڕۆژانە خەڵک ڕووم تێ دەکا هەموو سەعاتێک خەڵک داوام لێ دەکا بارێکی زۆر قورسم هەرگرتیە خەڵک زۆر گوناحە خەڵک بێپارەیە قەیدینا بێپارەیە دەتانی خواردنی خۆش نەخوا بەڵام ئەدی ئەوانەی سەرەتانیان هەیە ئەدی ئەوانەی پێویستیان بە نەشتەرگەری هەیە ئەدی ئەوانەی پێویستیان بە دەرزی ئەلبومین و TPN نیە دەزانین TPN بە چەندیە دەزانین ئەو نەخۆشانێکی پێویستیان بە ئینعاشیە دێن کو دەپاڕێنەوە کو داوام لێ دەکەن ئەمن چ بکەم یعنی ئەمن چ بکەم ئەو هەموو خەڵکە دێ داوام لێ دەکا ئەمن بوویمە عیبادەتی سەردەم دەوڵەمەندەکان خەڵک زۆر ڕووم تێ دەکا لە جیاتی هەمووان دەپاڕێمەوە یەکەم جار لە خوای گەورە خواجان دڵی دەوڵەمەندەکان نەرم بکەی ئەوە ئیشی مە نەبوو ئەوە ئیشی حکوومەتی بوو بەڵام دەزانن محسن یعنی چ محسن یعنی تاکەکار تاکەکار یعنی ئەو شتێ واجبی و خۆی نییە زیادە دەیکا دەزانی خوای گەورە دەوێتن إن الله يحب المحسنين خوای گەورە چاکەکارەکانی خۆش دەوێن کە ئەوانە ئیشی خۆیان نییە دێن تەتەووعان ئیشەکەی دەکەن ئەمە نە حکوومەتی ئەمە نە خەڵک دەنجی پێداینە بوو بینە ئەندام پەرلەمان نە مدیر عام و وەزیری سەحەینە هەتا خەستەخانەی دروستکەم عینایە و خوددەجی دروستکەم لە بۆ نەخۆشان تاوەکو عەمەلیاتی سەرەتانی لێ بکەم ئەمە لە خۆمانەوە تەتەووعمان کردیە عبادة طاعة طوعية ممزوجة بمحبة قلبية تفضي إلى سعادة الأبدية أما عبادتي سردم ما نهرقرت قلت من ها أما هين دمانوي فرميسك كان بصري نوا أما هين دمانوي آزار كان لا ببين أما هين بوين قوباري دستي اختيار كان أما هين بووینە سێبەر و مەوا لە بۆ نەخۆشی هەژار دە ئەنگۆش غیرەت بکەن وەرن ئەوانەی تاکو ئێستا نەهاتینە دەوەرن پشتی خێری بکڕن لۆ قیامەتی خۆت باشە ئەمە هەتا هەبین بەردەوام دەبین هەتا هەبین شاڕێک کچکەی خێرمان دیتیتەوە طەریقی مستەقیممان دیتیتەوە خوای گەورە دەفەرمێ لە سوورەتی کەهف چێ دەوێ ئەمن ببینی دوو جانتایەکەی پڕ بکە یەکەمینیان لە عەمەلی چاکە کە چاکە لەگەر خەڵکیە دووەمینیان لە عیبادەتی خاڵس کە لەگەر خوای گەورەیە لێیەکە دەزانم وردە وردە شۆڕ دەبینەوە ناو قەبرێ بە دوو جانتایان یەک عەمەلی ساڵحی تێدا یەک عیبادەتی شەخسی تێدایە وەرن مهرەبانی عیبادەتی سەردەمە عیبادەتی ڕۆژگارە بیرەکەی ئیمامی عوثمانە خەیر الناس ئەنفعهم للناسەکەی پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم پێغەمبەری نازدار فێری کردینە حاجەی خوشک و برایەکت جێبەجێ بکەی گەورەترە لەوەی یەک مانگ ئیعتیکاف بکەی لە مەدینەکەی پێغەمبەری ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لێکە مهرەبانی فریاد و هیوا و خۆشەویستی و برایەتیە لە بۆ هی هەمووانە لە بۆ هەمووانە تکایە پارەکانتان بنێرن بە فاسپەی 0750 115 FIB 0750 115 کوردەکانی خارج وەرن کوردستان ئاوادانکەن چونکە نەخۆشە هەژارەکانمان بیمەی تەندروستیان نییە و کۆنگۆ کە لە خارجنە گۆ بیمەتان هەیە ئەمە لێرە بیمەیان نییە لێیەکە پارەشیان نییە بیمەشیان نییە ئازاریشان هەیە ئەدی ئازارەکان کولا بین دەوڵەمەندەکان وەرن پشکە خێرەکانتان بەرزکەنەوە بەخوای ئەم چاوم لە پارەی کەس نییە بەخوای ئەمن پێویستن پێنێوەکو دکتۆر دلێر دەمەوێت کشتی بە خوشک و براکانی خۆم برێم چێ سیقەی نییە یەک ڕۆژ وەرە ناو ژیانی من بزانە چەند تەلەفۆنم لۆ دێ
بزانە چەند نامەم لە واتساپ و لە مەسنجەر و لە ڤایبەری لە بۆ دێ، بزانە چەند کەس لە دەرکەی میهرەبانی دەدا، ئەوجە دەزانن میهرەبانی چی کردیە. لێیەکە دوودڵ مەبن، کورد پێویستی بەدایان خستەخانەی میهرەبانی هەیە. نەخۆشە هەژارەکانمان زۆر ڕوون تێدەکەن، ئەدی ئەمن نابی چارەسەریان بکەین لە میهرەبانی. لێیەکە وەرن یارمەتی ئەو دکتۆرانە بدەن کە لە میهرەبانینە تاوەکو ئازاری ئەو خەڵکەی لا بدەین، هەتا ئەو دەقەش کارەبامان نییە، کارەبا بمێنن بە سەلامەت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.